خاتونێک لەلای من ئامادەیە کە لە وڵاتی سویدەوە هاتووەتەوە و بەکارەکانی یان بەو براندانەی کە دروستی کردووە لە بواری کۆسمەتیک و جوانکاریەوە چۆتە ناو بازاڕی سویدیەوە و هەروەها ئەوێ بێنێتەوە بۆ کوردستان. زۆر دڵم بەوە خۆشە کە ئەبینم کچانی کورد لە تاراوگە ئەتوانن کە ئەو توانە و بەهرەی کە تیانە هەیە لێ هاتوویانە بتوانن کە خزمەت بە هەم وڵاتانی دەرەوەکەن و هەم بە کوردستانیش بێگومان. خاتوو یوسرا ڕەشید کە شارەزا لە بواری جوانکاریە زۆر زۆر بەخێراتن دەکەن. سپاس کە لەگەڵمان لە ستودیۆ ئامادە بووین. هەست بە چیەکە ئێستا لە کوردستانیت؟ هەستێکی زۆر خۆشە طبعاً و زۆر خۆشە کە زبان خۆتە نەتەوەی خۆتە یعنی شتێکی ترە لە وڵاتانە ئاسان نییە کە تۆ توێشتێ بکەی یعنی وڵات تو نیە زبان تون یعنی زەحمەتێکی زۆرە کێشی بەس لێرە دیرم ئاسانترە. بەس بینی خۆشمان بێ ئەوانەی کە لە دەرۆژی نیەنەوە بۆ ئێرەیە تااقەتی ئێرەیان نیە قاچێکیان لێرە و قاچێکیان لێرە ئەزانی وات لێدی بەدەست تونی یعنی تو ناتوانانی لێرە ناتوانانی لەوێش یعنی هین بی سابت بی فەوات لێ دێ. باشە بۆ ژنێک قورس نییە کە هەرچەنە هەموو لە هەر ئێستا وای لێ هاتووە مەشغەڵەتی ژیان وای لێ هاتووە لایف ستایلمان وای لێ هاتووە کە هەموو شوێنێ قورسی خۆی هەیە. بەڵام تۆ هەروە کە باست کردوتت زمان نازانی کولتور و کاوچرە جیاوازە لە تۆ یعنی خەڵکەکە بە شێوەیەکی تر تەعاملت لەگەڵەکان بۆ تۆ قورس نەبوو کە بچیتە ئەم بوارە و لەو وڵاتە بتوانی جێگەی خۆت بکەیتەوە؟ بە زۆر قورس بوو زۆر یەکەم شت منی قامەم نەبوو دووەم شت شارەزایی هیچم نەبوو نەمەزان یعنی ئەو کەسانە چۆن ئەم شتە ئەبینن. بەشێک هەبوو یعنی لە دایرەی هیجرە با بڵێن ڕۆشتم پەنام بۆ ئەوان برد مەرکەزێکی گەورە هەبوو یعنی بەس ئەو پەنابەرانەی یارمەتیەدا کە ڕۆشتم بۆ ئەوێ میگراخۆن دایرە هیجرە ئیتر مدیرەکەیان کورد بوو ئەو پێخۆشحاڵ بووم یعنی ئەو مناسی بەس کوردی هیچ نازانی ئیتر لە ڕێگەی ئەوەوە زانی من کە ئەم شتاکەم. باشە هیچ پێشینەیەکت هەبوو لەوەی کە تۆ بڵێ من ئۆکێ من ئەم پیشەیەم هەیە و ئێستا ئەمەیە خزمەتکەم لێرە؟ من لە کەرکووک یعنی با بڵێن هەر چاوم کرێت و حەزم شتە هەبوو هەر لە ماڵە ماسکی طبیعیم دروستە کرد لێ خۆم لە پێسمەدا هاوسێکان هەموو کاتێ جوانکاریم بۆیان نەکرد و کاتێ چوون بۆ کوردستان هەمویان لە ئێمە ڕۆی طبعاً کەس نییە ئیهتیماممان پێ بدە کەس نییە ماسکشتمان بۆ بکە ئاین لە بیدایە شتانم هەیە. ئیتر کۆرشێکش هەبوو کاتی پرۆسە بوو شتی زۆر جوانکاریەکرا لە کەرکووک ئیترە کۆرشەم وەرگر ئیتردا نەنشتم بەردەوام خەریک بووم ئیتر هەر ئەو ساڵیان باڵی ئەکسەر ئیتر ڕۆشتین بۆ سوید لەوێوە ئیتر بەشێکی بچووک یعنی ژوورێکی بچووکیاندا پێم لەو ژوورە بچووکە خۆمم هین کرد خۆم جێگیر کرد و هەسام طبعاً لە ئینەوە دەستم کردم چایانم پاکە کردەوە ئیتر بخارێکی بچووک هەنێ ئاعشاب و ئەو شتانە یعنی ئەو شتێکە خوێندوو بووم ئەو شتانی کە خوێندوو بووم هەموویم لێ بەکارهێنا ئیتر مەرکەزێکی گەورە بوو هەمووی هاتووە بۆ خوێندن بۆ ئەوێ دەورەی خەیاتیان هەبووان ئیتر من ڕۆیشتم بە هەمویان وتم من ئەو شتاکەم ئەتوانە خۆتان بنووسن ئەم 2 هەفتەیە بە بەلاش ئیشەکەم ئیتر هەمویان هاتم طبعاً بەلاشە لە سەعات 9 بەیانیەوە من ئیشمەکە حتا 4 ئێوارە ئیتر هێواش خەڵکەکە ناسیمی ئیتر دوای ئەوە ئیقامەم وەرگرت ئیتر لە مەرکەزێکی باش ئیشم کرد ئیستا مەرکەزێکی زۆر بەناوبانگە لە یەتۆبۆری ئاکلینینگ سانتەر لەوێ ئیشەکەین. زۆر باشە تۆ ئەم پرۆدەکتاتانت ئەمڕۆ دواتر هەبووی باسەکەین کە بزانن لە خۆی چی لە خۆ ینی لە چی پێک هاتووە باشە تا چەند ڕێگە پێدراویت بۆ دروستکردنی ئەم پرۆدەکتانە لە سوید لەوێ تۆزانام لە بریتانیا دروستی من لە سوید درستی ناکەم یەکەم براندم لە دوبەی بوو ئەمەیان با بڵێ من لە دوبەی دروستم کرد ئەمەش پێش دروستیکەم طبعا من 2 ساڵ خۆم دروستمە کرد چونکە مواد طبیعیە یعنی لە قاوە و لە مجموعەیە فیتامین دروست کراوە فیتامین A سێە ئەم فیتامینانە وا زۆر مهمە بۆ پێست لەوێ دروستم کردووە. ئەویان تایبەت بە چی بوو؟ ئەمە هین شەوە بۆ لەکەی دەمچاوە ینی زۆربەی ئافرەتەکان کە دێن بۆ لام هەمویان لەکەیان هەیە پیگمنتیان هەیە ینی ماڵەیە پەڵێ ئیترەوە وای لێم کرد ینی شتێکیان بۆ دروست بکەم ئیتر من 2 ساڵ خۆم دروستمە کرد لەناو ئەلبەی بچووک بەکارە نەهێنا من خۆم کێشە بۆ دروست نەبوو لەوێ بۆ نمونە
شوێنێکت پێ بزانن یا بڵێن ئەمە ڕێگە پێدراو نییە چکە هەموو شتێک قانون ئەکید بەس من ئیشێکی خۆم نەتور بوو ئەن ئەو ماسکانش کە دروستمە کردم چۆن پێ پاکە کردو سروشتی بووە یعنی هەموو شتەکان طبیعی بوو چون ئەو کاتە ئەمتوانی ئەو شتە بکەم دەمچیان بۆ شوێ پاکەوەکەم طبعا بۆ ئەوەش متوانی ئیتر کە دیم نەتیجەیەکی باشی هەیە و خۆمش طبعا بەکارمەهێنا ئیترتم بۆچی براندێ بەناو خۆمە دروست ناکەم یعنی ئەوانی وا دروستیان کردووە لە ئێمە هینتر نین باشە کەواتە بەدەستهێنانی براندێک ئاسان نییە کە تۆ بتەوێت شتێک بە ناوی خۆتۆ وەزای دەنەوەی کە بچێتە ناو خەڵکەوە مشتری سویدی شتەیە؟ ئەکید ئەوان شیانە کە هەر ئەوان پێڵێ ئەمە طبیعیە یەکسەری بە و ئەوان زۆر حەزان لەشتی تا چەند زەمانەتی کارەکەت ئەەکەی لەسەر تەندروستی و لەسەر هاوڕێتی لەگەڵ پێستا 100% ئەوە یعنی سیقەت بەکارەکەت پێڵما من 2 ساڵ فرۆشتم پێش بیکەم سقەیەکی زۆر زۆرم پێیەتی بەس ئەوێ بە شەو ئەو بۆ شەو کراوە بە ڕۆژ نەکراوە ئەو بۆ ڕۆژ بەکاری دێنێ و دوای توش مشکلەیەکە بێ یعنی من زەمانەوە ناکەم باشە ئیزافەتی ئەم شتانە چیە یعنی کە تۆ لە بواری جوانکاریە کارەکەیت بێگومان ڕۆژانە ئێمە لە بازار لە سوشال میدیا لە جیهانی جوانکاریە ڕۆژانە براندەکان بە ناو سلبریتیەکانەوە بە کەسە بە ناوبانگەکان و ئەوانە شت ئەبینین بەڕاستیەتە بازار و سەر لە شێواویەک لە خەڵکا دروست دەبێت کاڵە بەڕاستی نازانم چی بەکاربهێنم ئیزافەتی ئەم شتەی تۆ بۆ بوار و جیهانی جوانکاری چییە؟ من ئەوەی من وەک پێتم و یعنی 100% شتێکی طبیعیە هیچ مەوادی شمیکاری تێ نییە یعنی ئەوەی وای لە من کردو پێتەڵم 100% هیچ یعنی هینێک دەرناچێت بەکاری بێنن باش بەرامبەر بە بەکارهێنەر چ بەڵێنێکە ئێیت کە ئەمە بەکار بهێنن پێستیان وای لێت باسی پێست خۆمکە من خۆم هەرەوە بەکاردێنم شەوان یعنی ڕۆژانە بەکارهێنی بڵێ هەموو شەوێ بەس ئەبێ دەم چاوە پاک بێ دووش ئەبێ مەساجیکەن ئایسە من لە بەشی ئینستاگرامەکەی خۆم دامنەوە چۆن دەمچاوەکە مەساجەکەن ئەی مەساج زۆر مهمە بۆ دەمچاو کچانی کوردیش بەڕاستی ئەبینین کە ئێستا زۆر کەس هەیە خۆیان یاوەتە ئەم شتە سروشتیانە و بەڕاستی یارمەتی خەڵکەین و جوابی پرسیار و ئەوانەیە کە تۆ سۆشیال میدیاتە چەند ڕێگە ئاسانکەر بوو بۆت بۆی بچێتە ناو بە تایبەتی ژنانی کوردەوە لە هەموو وڵاتەکان تەنیا سویدنە من تقریبا 2 ساڵە ئینستاگرام وشتم داناوە پێشتر خەریک خوێندن بووم یعنی کاتێکی زۆر کەممدا بوو بۆ ئەم ئیشە بەس تقریبا 2 ساڵە هەموو کاتم داوە بەوان یعنی لەوێ با بڵێن عربم هەیە کوردم هەیە سویدیم هەیە جا ئێستا لە ئینستاگرامەکەم ئەگە بچتە ژوورەوە بە عربی قساکەم لە خوارەوە بە سویدی نووسیمە خەڵکی کەرکووکی خۆشەوی سێمەوجەیە ئەبێ لێژ بڵێتە سێمەوجە لێژە بێ وا بکەم بە کوردی قساکەم ئەبێ بە عربی بنووسم لەبەر بتوانم کەسی عاجز نەبێ چکم بە عربی قساکەم کوردەکان ئەڵێن ئەو بۆ چوو بە عربی قسەت کردووە ئێ خەڵم ئەوان کوردی تێناگەن مەجبورم یعنی تێکەڵی کەم بەس لە 180 یعنی مشتری عربم هەیە باشە لەڕێتی و ڕەنگەوەزانم شتەکانە سروشتیە بۆ نمونە تۆ وتت شتەکانە لە پێکاتەی سروشتیەوە دروست کردووە بەڵام زۆر جار هەیە جاری وا هەیە کەسەکان ئەبینی کە سروشتیشە بەڵام ئەلێرژیەکیان پێ بێ حساسیت و هەستیاریەکیان بەلاوە دروست دەبێت مەرجنیە تۆ کافەینت تێ کردووە یان بۆ نمونە هەنگوینت تێ کردووە نازانم بۆ هەموو پێستێک ببێت چۆن ئەمانە تێستەکەی لەسەر پێستی کەسەکان کە بڵێ تۆ هەستیاریت هەیە تۆ ئایا بۆ نمونە ئەم شتە ئەەکەی لەوانەیە کێشەت بۆ دروست ئەوە چی ئێستا من پێشتر پێتم و دوتم پێش دروستی کەم 2 ساڵ من فرۆشتم طبعا ناو 2 ساڵە تو هەموو پێستێک دێ بۆلات ئیتر لەو لە کەزانیم کێشە دروست نابێ دروستم کرد من کەس کێشە بۆ دروست حتى ئێستانە باشە پێکاتەکان یەتوانی بڵێ لە چی سروشتیە کافەینە فیتامین ئێە گلسیرینە فیتامین سێە طبعا هەموو یەبێ بە ڕێژەی دیاریکراوە طبعا قیاس خۆی هێنا بێ غەڵەت بکەی لەگەڵ زەیتی بادەم چکم خۆی زەیتی بادەم ئەسڵەن بۆ لەکە زۆر کاڵیەکاتەوە باشە زیاتر مەبەستمەوەی وادارم کە خەڵکی ئازیز هاوڵاتیانی ئازیز بۆ پاڵپشتیکردن لە تۆش کە بتوانن ئەم پرۆدەکتانی تۆ بەکار بهێنن
تا چەند ئەتوانی بیهێنیتەوە بۆ کوردستان لە بازاڕەکانی کوردستانە لە بیوتیەکانە يعني تقريبا 3 مانگ زیاترە 5 مانگە بێ يعني هاتەوە بۆ کوردستان بۆ کەرکووک هەولێر سلێمانی باشە يعني ڕێژەیەکی زۆریان کڕیوە ئێستا دوێنێکش تقریبا لە ساڵۆنێ بووم لە کەرکووک هەمووی داوایە کرد يعني لەخوا بەزێ يعني شتێکی باش يعني خەڵک تەقەبولیەکە و داوایە باشە ڕیکلامینت چۆنە بۆ ئەمە تا چەند لەسەر پێستەکان بۆنمونە لە ئینستاگرام و شتی خۆ تاوەکو پارچە بڵاوت کردووەتەوە یان تا ئێستا ئەو شت کردووە سە بەشێکمدا لە ئینستاگرام يعني دامناوە نەقسیڕوم يعني هەموو شتەکان لێ دانراوە باسم کردووە چییە و چینیە و چۆن بەکاربێنێت و ئەو خەڵکەی با چەندێ ئیسفادەی لی کردو يعني هەموو کاتێکەی بن ئەڵم دوای چەند ڕۆژێ بۆم بنووسن بزان باشە خراپە بشم بزان ئەیترای نووسن و مش دایەگرم لێە باشە بۆ بواری قژەسە پێسمان زۆر وت بۆ پەڵەو بۆ لەکەوە ئەو شتانە شتەکان بەکارهێنیت بەڵام بۆ بواری قژچووکێ قژیش یەکێکە ئیتر لەو جوانی ژەنگەر ئەخات و چۆن بتوانێت خزمەتی بکەیت و چۆن ڕەونەقی زیاتری پێبێت و بۆ جۆری قژەکان یەکەم شت من زڵی سبوخم طبعا ئافرەت هەمووی سبوخەکە ئەو سبوخەی شواکە و پرچە هیلاکەکە سبوخ مەبەستە بۆیە ببرم نانە ئاسایە ئیتر ئەو وای لەکە قژەکەی هیلاک بێ و زیاتر ئەوەرێ و ڕەونەقی نایە لێ من خۆم شخصی خۆم تقریبا 7 ساڵە بێ بۆیم لێ نەداوە لە خەنە زیاتر ئەگەر هەیە سپیە قژی هەیە بس اكيد بس لەگەڵ ئەوەی شات و هەنێف ماسکی هەیە سروشتیە و زۆر ئاسان ئەتوانێت بەکاری بێنێ وەکوچی ئێستا نمونێکماوە بۆ بینەرەکانمان بشکم سوودێکی لێ مۆز ئەڤۆکات زەیت زەیتون ئەو بەسیترین ماسکە باشە ڕۆژانە هەفتانە هەفتەی دووجا چۆن بەکاری بێنێت تێکەڵێکەی و بە خەڵاتینەکەی با بڵێ شەر مەحەمێکی لێدێ لە هەموو سەرێدەی لە پێست و لە قژەکەی شێدەی ئیتر تقریبا سعاتێ بەسەرەوە مێنێ لەبەری ڕۆنی تێ من قەت هین ناکەم بڵم ڕۆن لە سەعات زیاتر بە قژەوە بمێنێ چکە میلاکێکە زۆر هەیە شەو تا بەیانی هەیە زۆر کەس بەس من ئەڵم غەڵەتە شتە پێم باش نییە ئەو ماسکە زۆر مهمە و کەتانیش من خۆم توی کەتان ئەکوڵێنم لە قژەکەی دەی ئیتر بیرقەیەکی زۆری تێکە و ڕۆنەقێکی داتەوە یعنی بۆ وەرینشە بەکاری بهێنیت چەند لێی بێ لە بەقژەوە ئەوش تقریبا سعات ئەتوانی بهێلیتەوە بەقژەوە ئەوشەکە بتوانانی مانگی دووجە زۆر باشە باشە بیرە لەوە نەکردوێتەوە پرۆداکتەکانی تر بیبێتە بواری کۆسماتیکەوە و جوانکاری و چوزانم فاوندیشن و سەرڕۆمەت و یا حەز بکەی کاری برژان بکەیت و سالێت بکەیت و چیت لە خەیاڵ چۆک پێتم وت ینی حەزم بەس لە بەشی نەتوێرە ینی طبیعی من ئەگە مکیاج دروستکەم ناتوانم سروشتی دروستکەم ئەو ڕاستی بێ ئیستا من حایسە لێرە بەس دوو برانژ هەیە دوو برانژ ترشم بەڕێوەیە ئەوەیانش سیرومی ڕۆژە دانەکی تریانش با بڵین دژە خۆرە یعنی ئەم چوارە لای من مهمە دژە خۆر چۆن نەتوانێت سروشتی بێت و ئەگەر سام یەکیانە بێت و یان ئەویان من بەس فکرەکەم داپیان وتم ئەمەیە کۆلاجینی تێبێ ئەوان خۆیان دروستیان کرد لەبەرەوەی لای من شتێکی مهمە دژە خۆر بەکاربێنی کە لە سوید بێ لە کوردستانیش بێ باشە مەبەستم لە کەش و هەوا و ژینگەی ئێرە چییە تەپوتۆ زۆرە وشتێکی تایە هەتاومان هەموو چواروەرزە هەیە ینی مەبەستم ئەوەیە ئەگەر ئەو پرۆدەکتانت بێنیتەوە کوردستان ڕەچاوی ئەوە ناکەی کە ڕێژەی هەنێشتەکانت کە موزیا بکەیت بۆ ئەوەی کە خەڵکەکە چکە پێستی بێگومان یەکێک لەوێ ئەژی لێرە لێرەیە بیرم لەوە کردێتەوە کە ئەڵم ئەمە بۆ شەوە کەڵم ئەمە هین شەوە ئەوان بەس بە شەو بەکاری دێن ئەگە ئێرە بێ یا سوید بێ یعنی تەئسیرێکی نییە لەسەر خەو خۆرەکە ئەمەیانیش کۆلاجینە بۆ هەموو کاتێکە بێ بۆ هەموو وڵاتەکان شەبێ یعنی بۆ ژن و پیاوی شەبێ بۆ ژن و پیاو شەبێ باشە ئەوانێت ئەمانەشین کە چکە کاتەکەمانی ماوە ئەمانەی ترچیە ئەمەش هەر هەموو کۆلاجینە کۆلاجین و هایدروک ئەسیدە و فیتامین سیشی تێ ئەمە ئەمەش بۆ تقریبا بۆ هەموو پێستێکە بێ ئەوەی تر بچیە ئەو کرێمە هێناوتە ئەمە کۆلاجینە ئەمە کۆلاجین پاودەرە
ئەمە شەریکێکی ئەمریکیە بەناو بانگە جەنس يعني تقريبا الأنحاء عالم هەمانە هەمومان تۆ ئەوە بەکارەهێنیت بۆ تێکەڵی شتەکانی یا هەر بەتەنیا من ئەمە بۆچی لەگەڵیان بوومە کۆنسوڵ لەگەران لەبەرەوەی تاواکەری ئیشەکانی منە لەبەر ئەمە لەسەر لەش ئیشەکە لەسەر هەرمۆنی ئیسترۆجین ئیشەکە سێ زۆربەی ئافرەتەکان بۆم دێنسەکەم شێر چایان ڕەشە سیرەکەم لەکەیەکی زۆران هەیە سیرەکەم پرچیان ئەوەرە سەرەکەم نینۆکیان مشکلی هەیە ئەگەر بێت و ئەم کۆلاجینە بخوات کە تقریبا 15 فیتەمینی تەیە ئەمە بۆ خواردنە ئەمە ئاپولڤەرە ڕۆژانە تایمیتە هەر کاتێک مشکلە نییە لەگەڵ گڵاسی ئاوا لە کەوچکێ لەمە لەگەڵ گڵاسی ئاوا تێکەڵێکی خۆی ئیتر یارمەتیەدا ئەمە ئیش لە هەرمۆنەکەکە ئەوش ئیش لە دەم چاوەکە زۆر مەرجە تۆ هۆرمۆنت ڕێک بێت ئەکید ڕێک بێت کێشە بەشمەتی جەوەرگری زۆر جار هەیە کە ئێمە بەڕوو کەش بەڕواڵەت ئەمانەوێ کاریگەری بێتەوە پرۆدەکتانە بەڵام بینین لە ناوە کێشەمانەیە هەیە کولیە یا گورچینەی مشکلی هەیە مەسەلاً فیتامین نقصانە ئێستا من ئەوە سیرومەکە بە ئەڵێ وەڵڵا من استفادەم لێی نەکرد یخۆی مادەی ئاسن لە شیاکەمە فیتامین سی نییە یعنی زۆربەی کێشەکانی هەیە تو ناتوانێ نەتیجە وەرگێ لەبەرەوە من پێم باش بۆ کۆلاجینە بەکار بێنێ لەگەڵ سیرومەکە هەردووکی پێکەوە اینجا استفادەیەکی باش وەرەگرێ زۆر دڵم خۆشە هیوادارم کە بینیم ئەنرژیەکی باشت یا هەیە بتوانی کە بە جیهانی بکەی براندەکە بتوانیت یا سەرکەوتوو بیت و بێگومان بەڕامەی بنووشە هەموو کاتێک پاڵپشتی لەو ژنانە کردووە کە ئەبینێ هەنگاوێکەنێن بۆی کە ئەو خەیاڵی کە لە خۆیان هەیە بتوانێت بیهێنێتە جێبەجێکردن یان بتوانێت کارەکەی بەباشی بکە بۆی کە هەم بازاڕێکت هەبێت هەم ناسرااو بیت هەم سەرچاوێکی داهات بێ بۆ